خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین تا دێت بەرەو ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەنگاو دەنین و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناڕاستەوخۆیان بە ناڕاستەوخۆ باس لەوە دەکات کە دەیانەوێت ڕێڕەوی حکومڕانی لارێمی کوردستاندا ڕاست بکەنەوە هەموو ئەو کێشە و بێسەروبەریانەی کە لە ماوەی ڕابردوودا خەڵکی هەرێمی کوردستانیان ئازار داوە یەکێتی وێڕای ئەوەی دەڵێت کە خۆشمان بەشداری حکوومەت بین بەڵام ئەوانە ڕێک دەکەینەوە لەم سەروبەندەدا ململانەیەکی توند هەیە بەڵام پارتی دموکراتی کوردستان چۆتە حاڵەتێکی چاواشەکاریەوە چ لەوەی کە باسی لەشکرکێشی سوپای تورکیا ناکات و دەوێت کۆمەڵێک چاواشەکاری پێشکەشی خەڵکی کوردستان بکات و یەکێتیش دەڵێت ئێمە ناشارینەوە حکوومەتی زەرد کۆتایی پێدێت ئەم شەو تاوتوێی ئەو بابەتە دەکەی بە میوانداری بەڕێز لوقماوەردیان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک لوقمان بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێستان. کاک لوقمان لەوە دەست پێ بکەین ینی چاواشەکاری هەیە دوێنێ لە کوڵە جۆ حاڵەتێک هەبووە کە هێزێک هاتووە حەشدی شعبی حرەکەیەکی هەبووە دوایەوە ینی مێدیای فەرمی سەرۆکی حکوومەت دەڵێ کە ئێمە ئەوە یەکێتی ڕێکەوتنی کردووە لەگەڵ حەشدی شعبی و ئەو ناوچانەی ڕادستی حەشدی شعبی کرد دوایشوا دەرنەچوو ینی ئەمە لە چیەوە دی ئەم شپرزەیە ئەم ئالۆزی ئەم چاواشەکاری لە چیەوە بڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی عزیز بەداخەوە ئێمە لە دۆخێک داین کە لە جیاتی ئەوەی بیر لە چارەسەرکردنی گرفتەکانی میلەتەکەمان بکەینەوە بیر لەوە بکەینەوە کە هاوڵاتیەک 6 ڕۆژە فەرمانبەرێک موچەی وەرنەگرتووە دەین تەخوینی ئەکتری ئەەکەین ئیتهام دەستی پەنجەی تۆمەت بۆ یەکتری ڕائچەشین بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک ئێوێ تۆمەت ببەخشێت بە ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ڕوونا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەبەرەی خەڵکدا بووە و یەکێتی قوربانی زۆری داوە لە پێناو پاراستنی خاچی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای بەوەیە کە بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستان بخاتە سەروی بەرژەوەندیەکانی خۆیەوە بۆیە ئەوەی دوێنێ لە میدیای چاواشەکاری بڵاو کرایەوە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو هێزەی حەشدی شعبی کە هاتبوو بۆ ناوچەی کوڵەجۆ لە ماوەی کەمتر لە 12 سعات ڕاستەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بوونەوە من ئەمەوێ باسی ئەوە بکەم کە ئەمە بابەتێکە خەڵک بە ئاسانی چاواشە ناکرێ ئەمڕۆ خەڵکی کوردستان زۆر لەوە وشیارترە کە بەو جۆرە تۆمەتانە باوەڕ بکات چونکە ڕاستیەکان 2000 بۆ خەڵک دەرەکەوێ یەکێتی لە ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەموو جوهدێکی کردووە لە ساڵانی ڕابردوودا لە پێناوی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان باشترین لە فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی شەهید بووین لە پێناو پاراستنی خاچ پیرۆزی کوردستان بۆ ئایندەش یەکێتی هەموو هەوڵێکەدا بۆ پارێزگاریکردن لە سەر و ماڵی هاوڵاتیان ئەو هێزەی کە هاتبوو مافی نەبوو و دوای ئینزارکردنی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان هێزەکە گەڕاوە شوێنی خۆی و ئەو درۆ و دەلەسە و چاواشەکاریانەش بوونە بەڵقی سەر ئاو ئەوانەی کە ئەو تۆمەتیان بەخشیەوە جگە لە ئاساییە مەسەلەن شتێکیان بۆ نەمایە ڕەنگە فۆزایکی مێدیاییە لە پەندێ پەیجی سێبەر و ئەوانە زۆرجار بەڵام دوو مێدیا هەیە کە ڕاستەخۆ سەر بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن ئەوە چی دەگەێنێت بەڕاستی مەسەلەن چاواشەکاری لەلایەن ئەوانەوە ئەزانی کاک زانە من ئەمەوێ سەرنجی بینەرانی خۆشەویست بۆ ئەوە ڕابچێشم کە بەرپرسیارەتی خەڵک بە عینادی ناکرێت و بۆ تۆمەت بەخشینەوەش ناکرێت هاوڵاتیان زۆر لەوە وشیارترن کە بەو جۆرە درۆ و دەرەسە و چاواشەکارێنە بەڕوا بکەن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە دیاریکراوی بەهۆی عینادی سیاسی سەرکردە و بەرپرسەکانی پارتی گەورەترین نەهامەتی ڕوبەڕووی ئەم میلەتە بۆتەوە ئابووری سربەخۆ هەڵە بوو دنیا ڕەجای لێکردین کەچی درێژەیان پێدا و نەهامەتیەکی گەوریان بەسەر میلەتەکەماندا هێنا ڕێکەوتنامەی 50 ساڵی نەک هەڵە بوو تاوانێکی گەورە بوو بەرامبەر بە خەڵکی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان کرا دنیا ڕەجای لێکردین کەچی سەرکێشیان کرد تاکو و نەهامەتی گەورە بەسەر میلەتەکەماندا ڕیفراندۆم کرا
هەموو دنیا تەکلیفی کرد کە دان بە خۆدا بگرن 6 مانگ ساڵێک دوای خەن کەچی سەرکێشی کرا و نەهامەتێکی گەورە بەسەر میلەتەکەمان داهات لەسەر مەلەفی نەوت ڕادەستنەکردنی مەلەفی نەوت بە سۆمۆ عینادی گەورە کرا نەهامەتێکی گەورە بەسەر میلەتەکەمان داهات لەسەر داهاتی ناوخۆ پێشکەشنەکردنی داهاتی ناوخۆ راپۆرتی هەڵەدان بە وەزارەتی دارایی عێراق گەورەترین نەهامەتی بەسەر ئەم میلەتە داهاتووە ئەگەر وا بڕوا ئەڕوخێ ئەم وڵاتەوە بەڕێوە ناچێ وڵات بە عینادی سیاسی بەڕێوە ناچێ تۆ بیت دژایەتی میلەتەکەت بکەی و بیش لەو بەریەوە تۆمەت بۆ هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشیوە پێت وابی بەمە میلەت چاواشە ئەەکەی میلەت بەوە چاواشە ناکرێت 6 ڕۆژە موچە وەرنەگیراوە 6 ڕۆژە هاوڵاتی فەرمانبەری هەرێمی کوردستان موچەی وەرنەگیراوە ئێوە بەرپرسیار نین تۆ ئەبێ لەسەر موچە قسە بکەی یان بیت تۆمەت بۆ هێزێک بەخشیەوە هاوڵاتی هەرێمی کوردستان زۆر لەوە وشیارترە زۆر لە وشیارتە بەو جۆرە چاواشانە بڕوا بکە بۆیە من پێم وایە ئەبێ هەموو بەیانیەک بەرپرسانی ئەم وڵاتە و بە دیاریکراوی ئۆباڵە مێژوویەکە لەسەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرچی کۆی جونگە هەستیاریەکانی هەرێمی کوردستان لە دەسەڵاتی ئەواندارە مەلەفی نەوت مەلەفی ئابووری مەلەفی دەرەوە مەلەفی ئەمن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم هەمووی لە دەست پارتیە بۆیە ئۆباڵە مێژووەکە ئەگەر ئەکەوێتە سەر پارتی تۆ لە جیاتی ئەوەی بێ بیر لە دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەیتەوە دەی تۆمەتە بەخشیەوە و دەی دۆخێکی سیاسی ناجێگیر لە هەرێمی کوردستانە خۆڵقێنی هاوڵاتی موچەی لەبیر ناچێتەوە باش کاک لوقمان ئەوە بۆیە ئەمە سەرەتایەکی خەتەرناکە ئەبێ ئەوە بوەستێ من پێم وایە لە هەرێمی کوردستان حکومڕانی بە عینادی ناکرێت بە عینادی سیاسی ناکرێت کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەس عینادی سیاسی بەرامبەر بە هێزەکانی دەور و بەرمان بەرامبەر بە وڵاتانی دنیا بەرامبەر بە بەغدا کە شایستە دارایەکانی ئێمە لە بەغدایە کە مافەکانمان لە چوارچەوەی دەستوری عێراق جێگیر کراوە عینادی سیاسی کراوە بازەکەش تەنها میلەتەکە داویەتی تۆ وەرە سەیری کوردستان و سەیری گەڕەکە هەژار نشینەکان بکە تۆ ئاوی پاچی خواردنەوە دابین ناکەی لەو لاشەوە باڵەخانەی گەورە بەرزەکەیتەوە تۆ بیر لە موچە خۆران ناکەی تۆ لەو لایە توانی تۆمەتە بەخشیەوە تۆ دەستی هێزی دەرەچی ئەگری دەست کێشی بۆ دژمنانی دەرەچی ئەەکەی بۆ داگیرکردنی خاچی وڵاتەکەت لەو لاشەوە ئەتەوێت تۆمەت ببەخشیتەوە بەرامبەر بە هێزێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ناچێتە ناو خەڵک باوەڕ ناکرێت ئێمە حەز ناکەین ئەم دۆخە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە هەمومان هاوارمان کرد با بین لە کەرکووک یەک بین با ئەگەر ناکۆچی سیاسیشمان لە هەرێمی کوردستان هەبێت بەڵام با بە کەرکووک دەستی برایەتی بۆ یەک درێژکەین با لە ناوچەدا برەوەنداوەکانی شنگال برینی خوشک و برایەزیدەکانمان ساڕێژکەین بەرامبەر بەو خیانەتە مێژوویە گەورەی کە لەسەریان کرا کە هێزی داعش دەستچێش کرا و کارەساتێکی مرۆیی گەورە بەسەر خوشک و برایەزیدەکان داد با بین برینەکانیان ساڕێژکەین تۆ ئامادەیت دەست لەگەڵ دەستی دوژمنت تێکەڵاو بکەی ناری کورد تێکەڵاو بکەی بەس بۆ ئەوی پارێزگاری کەرکووک نەبێتە هی کوردێک کە لە یەکێتی نیشتیمانی هەر دوێنێ دەڵێت چۆن کەرکووکیان ڕادەستی حەشتی شعبی کرد گەرمیانیشان ڕادەست کرد من پێویستە کەرکووک ڕادەستی حەشتی شعبی کراوە من پێم وایە خەڵکی کەرکووک هەر حەشتی شعبی کاک لوقمان هیچ پۆستێکی وەرگرتووە لە خەڵکی خۆشەویستی کەرکووک لە هەڵبژاردنەکە وەڵامی دانەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەرگرتنی پارێزگاری کەرکووک وەڵامێکی دروستی دانەوە من پێم وایە پارتی ئەبێ واز لەم چاواشەکاریە بێنێ ڕێگا ڕاستەکە ئەوەیە بێداوای لێبوردن لە میلەت بکە ئەبێ دەستی میلەتی خۆمان ماچکەین ئەم میلەتە مەزڵومە ئەم میلەتە غەدر لێکراوە ئاوی پاچی خواردنەوەی نییە لەو لای زەوی داگیرەکرێ و باڵەخانە بەرەو ئاسمان و هەورە بن هەورەکان ئەڕۆن بڕواناکەم لە مێژووی هیچ وڵاتێکدا میلەت لە میلەتی کورد باشتر هەبێ ئەو میلەتە بەرگەی هەموو شتێکەگرێ ئەمە سەرکێشیە بە قوت و ژیان و گوزەرانی خەڵکەکرێ بۆیە لە جیاتی ئەوەی بێ داوای لێبوردن لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین دەی تۆمەتە بەخشیەوە ئەم میلەتە لە ساڵانی ڕابردوودا چ نەهامەتێکی لەسەر عینادی سیاسی بەسەر هاتووە بۆی ئەمە پرسیارێکی جددیە بۆیە ئێمە ئەڵێین داوای ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیەکەی نابێ کۆی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لە شەخسی مەسرور بارزانیدا کۆ بکرێتەوە ناکرێت شاباش لەسەر سەرۆکی حکوومەت لێ بدرێت بۆ هەموو دەستکەوتێکە لە هەرێمی کوردستان ئەگەر وەدی بێ کە وەدی نەهاتووە ئێمە دڵخۆشین بەوەی کە مامۆستایانی وانەبێژ ئەکرێن لەگرێ بەست
8 ساڵە 10 ساڵە مامۆستای وانە بێژ لە بە دیاریکراوی ئێمە لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان هیچ جەلسەیەکی پەرلەمان نێ بڕۆ بناو ئەرشیف و پرۆتۆکۆلی پەرلەمانی کوردستان کە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان هیچ جەلسەیەک نییە کە ئێمە یاداشمان پێشکەش نەکری بە داکۆچیمان لەسەر بە گرێبەستکردنی مامۆستایانی وانە بێژ و بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست و بە دامەزراندنی خۆبەخشانی تەندروستی نەکردبێ ئەمە نابێتە دەستکەوت لەگەڵ ئەوەی کە ئێمە دڵخۆشین بەوەی کە مامۆستای وانە بێژ ئەکرێتە گرێبەست بەڵام دەبێت داوا لێبوردنیشان لێ بکرێت چونکە ئەم بڕیارە ئەبوایە 5 ساڵ پێش ئێستا درابە نەک ئێستا وەکو دەستکەوتێک بە خەڵک بفرۆشێتەوە لە دانیشتنێک کە ئەمە ئەبێ بڕیاری ئەنجومەنی وەزیران بێ بەڵام بە تاکلایەنە پێتوە بێمە بکەیت دەستکەوتی شخصی بۆیە ئێوە دەڵێن ئێمە شەریک نین بەشدارین ئێمە شەریک نین ئێمە لە بەرپرسیارەتی ڕناکەین ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرپرسیارەتی ڕناکەین بەڵام باوەڕمان بەم جۆرە شەراکەت و حکومڕانی نییە لە هەرێمی کوردستان حکومڕانیەک کە کۆی دەستکەوتەکانی لە شخصێکی دیاریکراودا کۆ بکرێتەوە هەرگیز هەرگیزدان بەو حکومڕانیە نانین پێمان وایە ئەبێ ئەم حکومڕانی ڕاست بکرێتەوە ئەبێ لە هەرێمی کوردستان حکوومەتێک بنیاد بدێ شایستەی قوربانیدان دڵسۆزی دان بە خۆداگرتنی خەڵکی کوردستان بێت بۆیە مکوڕین لەسەر پێتان دەڵێ ئەی بۆ نەکشانەوە ئەوانەمان جواب دێ ئێمە سەنگەر بۆ هێزێکی سیاسی دیاریکرا و چۆڵ ناکەین لە خولی ڕابردوو لە هەڵبژاردننی ڕابردوو زۆرینەیەکی مزەیەف لە پەرلەمانی کوردستان دروست کرا کە دەرەنجامەکەی ئەم حکوومەتە سەقەتەی لێ دەرچوو ئێمە سەنگەر بەوە چۆڵ ناکەین ئێمە مکوڕین لەسەرەوەی ئەبێ ڕێڕەوی حکومڕانی ڕاستکەینەوە حکوومەتێک بنیاد بنین لە ئاستی داوا و داخوازەکانی خەڵکی کوردستان بێت حکوومەتێک بێت لە بەرامبەر خۆڕاگری خەڵکی کوردستان داوای لێبوردن بکە هەموو بەیانیەک بەرپرسانی ئەم وڵاتە کە هەڵبەستین لە خەو ئەبێ داوای لێبوردن لە ملەتی خۆمان بکەین چونکە میلەت لە ملەتەی باشتر نییە مەسەلەکە پەیوەندی لە کاتی پێویستدا کە خەتەر بێتە سەر هەرێمی کوردستان میلەت ئامادەیە جیانی خۆی بەڵام بیر لە ژیان و گوزەرانی میلەت بکەینەوە هاوڵاتی هەیە ڕۆژانە بەوەیە کە لە هەڵبژاردن نزیکنیان هەر بەڕاستی گەشتونەتەوە قەناعەتەوەکو حزب وەکو قیادەی و حزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سەکۆیە لەم کورسات نووزە بگەڕینەوە ئەرشیفمان 3 ساڵ پێش ئێستاش من هەمان قسەم کردووە وتومە کە ناکرێت کۆی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لە شخصێکدا کۆ بکرێتەوە ناکرێت حکوومەت بە عینادی و سیاسی بەڕێوە ناچێت ناکرێت ئێمە عینادی لەگەڵ ژیان و گوزەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین لە سەرەتای ئومێدی چارەسەرکردنی کێشەی موچەخۆران چ عینادیەک لەسەر بابەتی هەژماری من و بابەتی تەوتی نەکرێت بۆ ئەبێ ئێمە عینادی بکەین لەسەرەوە ئیلا ئەبێ هەژماری من جێبەجێ بکرێت بابەتی تەوتین لە چوارچەوەی بانکە فیدراڵیەکان جێبەجێ نەکەین بۆ ئەبێ مجازفە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین بۆ ڕاستیەکان ڕادستی وەزارەتی دارایی عێراق نەکەین ئێستا پێ دوای بەهۆی ئەوەیە کە موچە دواکەوێ بۆ سەروبەریەوەیە بێگومان جۆرەها تۆمەت ئاراستەی لیستی موچە ئەکرێت کە بەشێکی زۆری حقیقەتی تێدا ئەمانە هەموو تۆمەت نین ئاراستەی لیستەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرێت ئێمە ئامادەین هەزاران خەڵک لە پارچەکانی تری کوردستان بێنین لە چوارچێوەی هێزی پێشمەرگی کوردستان یەکیان خەین بەگشت خوشک و براکانماندا بکەنەوە لە ڕۆژاوای کوردستان و لە باکووری کوردستان و لە ناوچەکانی تری کوردستان ئەمە چێ بازەدا هاوڵاتی هەرێمی کوردستان بازەدا بەپێی دەستوری عێراق هاوڵاتیەکە بێ پێشمەرگە بێ هاوڵاتیەک ئەبێ لە ناو چوارچێوەی هێزی پێشمەرگە بێ کە هەڵگری ناسنامەی هەرێمی کوردستان بێ دانیشتوی هەرێمی کوردستان بێ خەڵکی هەرێمی کوردستان بێ تۆ هەزاران خەڵکت لە ڕۆژاوای کوردستان هێناوە لە چوارچێوەی هێزی ڕۆژ و نازام جۆرەها ناوت لێناوە کردوتە پێشمەرگە بێگومان حکوومەتی فیدراڵی دان بەم هێزانە دانن ئێمە دەبێت لە چوارچێوەی لیستی موچە بچنە دەر بۆ چییە چەند گەنجی بێکارمان هەیە ڕۆژانە ڕوو لە ڕێگای هات و نەهاتی دەرەوە ئەکەن ئەگەر بە پێشمەرگە دایان مەزرینین گەنج مەمنونە وڵاتەکەی خۆی جێ نایاڵێ بەڵام ئێستا پارتی دموکراتی کوردستان لیست بڵاو بێتەوە مەسەلەن لە سۆشیال میدیا و لە هەندێک کەسایەتی کە لیست بڵاوکەنەوە کە ئەمە پشتی لقی 23 ئەمە لقی ئەوەندەیە خەڵک دامەزرێنن ئەی بۆ بە مەکرەمە بەوانە بێژەکانی ئەفرۆشنەوە ئەی بۆ ئەو گرێبەستانەی کە ساڵانێکی زۆر هەوڵەدەن کە هیچ شتێک شمولیان ناکە دانامەزرێن بەڵام هەموو پێشمەرگەیە دامەزرێن بە ئەوە شەردا بمەزرێ بەڵام بۆ ئێمە لەگەڵ هەموو دامەزراندنێکی تەمەنای ئەوەکەین کە ڕۆژانە هەزاران گەنج و لاوی ئەو وڵاتە دامەزرێت بەڵام ئەبێ فرسەتی دامەزراندن وەک یەک بێ بۆ هەموو هاوڵاتیان
هاوڵاتێکە ئیندیمای سیاسی لەگەڵ حیزبەکەی من نەبێت تاوانی چێ من بێ بەشێکم لە مافی دامەزراندن ئێمە لەگەڵ ئەو جۆرە سیاسەتە نین ئێمە پێم وایە دەبی هەموو هاوڵاتیەک لە بەرامبەر ئەرک و ماف یەکسان بێت فرسەتی دامەزران بێ بە هەموو هاوڵاتیان وەک یەک بێت تۆ نابێت لە ڕێگای ئۆرگانە حیزبیەکانتەوە بەی خەڵک دامەزرێنی ناکرێت کرێکارێکی پاککەرەوە ئەگەر تەسکیەی حیزبێکی سیاسی دلق و ناوچەی پێ نەبێ مەجالی تێدانێ مافی کارکردنی نییە فەرمون بەرپرسم لەو قسەیە هەموو هاوڵاتیانی خۆشەویست لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک ئەم ڕاستێ و ئەم حەقیقەتە ئەزانن باش حکومڕانی بەو شێوازە ناکرێ ئێمە حکوومەتێکی پۆلیسیمان ناوێ ئێمە حکوومەتێکی نیشتیمانی مەدەنیمانەوێ ئێمە مکوڕین لەسەر ئەوەی کابێ کۆتایی بە حکوومەتی پۆلیسی بێ حکوومەتێکی نیشتیمانی مەدەنی بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان لە بەردەم ماف و ئەرکدا لەبەر یەکسان بن ناکرێ هاوڵاتیەک لەسەر مامۆستایەک هاوڵاتیەک لەسەر 2 کارتۆن پسکیت ساڵێک حکومی بدەیت لەسەر چی؟ چۆن حکومڕانی بەم کاکە ئێمە ئەو مامۆستایی کە دوێنێ ساڵێک و 6 مانگ حکم دراوە لەسەر کارتۆنێک پسکیت یعنی ئێمە کارەساتە لە وڵاتە کاکە ئێمە جەرگمان بۆ ئەو وڵاتە دێشێ لەبەرەوەی خوێنمان داوە ئەم وڵاتە لەسەر ڕووبارێک ئەم ئازادیەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هاتۆتە دی لەسەر ڕووبارێک خوێنی شەهیدان هاتۆتە دی کە ڕووبارێک خوێنی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕژاوە قوربانیمان بە باشترین لە فەرماندە و سەرکردەکە و پێشمەرگە ئازاکانی خۆماندا بۆ ئەم ڕۆژە بۆ ئێمە دڵمان بەم وڵاتە ئەسووتێ بۆیە دەستبەرداری نابین قبول ناکەین ئەم وڵاتە بەو شێوازە بەڕێوە ناچێ شەراکەت ئەبێ شەراکەتی ڕاستەقی نەبێ حکوومەت ئەبێ حکوومەتی مەدەنی بێ حکوومەت ئەبێ حکوومەتی هەموو هاوڵاتیان بێ حکوومەت ئەبێ خزمەتکاری خەڵک بێ نەک بزازەفە و عینادی سیاسی بە موچە و قوت و ژیان و گوزەران و خزمەتگوزاری خەڵکی کوردستان بکە بە هەرگیز و هەرگیز ئەمە شەراکەتی ئێمە نەبووە ئێمە لەسەر ئەم بنەمای حکوومەتماندا نەمەزران لەسەر ئەم بنەمایە بەشداریمان نەکردووە بۆیە لە ئێستادا ئێمە مکوڕین لەسەر ئەوەی ئەبێت تابلۆی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕدرێت و ئەبێ ڕێڕەوی حکومڕانی ڕاستکەینەوە باشە ئەم ڕێڕەوی حکومڕانی بە چ ڕاستە بێتەوە کاگۆ ئەم ڕێڕەوی حکومڕانی نە بە ئینقیلاب ئەکرێ نە بە شەڕی ناوخۆ ئەکرێ لە ڕێگای سندوقەکانی دەنگدان پشتیوان بەخوای گەورە و ئیرادەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیاین لەوەیکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم دۆخەیان لەبیر ناچێ ئەم ڕێڕەوە حکومڕانی ڕاستەکەنەوە بۆ ئەمەش دڵنیای مکوڕین کە هاوڵاتی متمانەی گەورەی بەیەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵ هەیە کە ئێمە توانین ئەم ڕێڕەوە حکومڕانیە ڕاستکەینەوە هاوبەشی بەهێزە سیاسەکانی تریش بکەین لە حکومڕانیدا کەس ئاوتی دەرەوەی دەسەڵات ناکەین ئینقیلاب و موئامەرە ناکەین بەڵام سەرکێشیش بە ماف و داوا و داخوازی و قوتی خەڵکی کوردستان ناکەین حکوومەتێکی نیشتیمانی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمە بێ نیشتیمانی بن دادگا ئەبێ لە بەرام هەموو هاوڵاتێک لە بەرامبەر قانون و یاسا یەکسان بێ کە ئێستا وانە دەستی حیزبی سیاسی لە ناو دادگاکانی هەرێمی کوردستاندایە ئێمە دژی ئەوەی ئێمە خەبات و تێکۆشان و ئەم میلەتە خەبات و تێکۆشان و قوربانیدانی بەوە نەکردی ئەم میلەتە بەرگەی چیمیایی و ئەنفال و کۆڕەوی گرتووە ئەم میلەتە بەرگەی شەڕی داعش و ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی گرتووە بۆی نەگرتووە کە بێباک بین بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵک لە بەرامبەریشدا خەڵک بەجاش و بەخائین وەسفکەین و شەرم نەکەینەوە کە لە ئیعلام بە ئارەزوی خۆمان تەخوینی هێزە سیاسیەکانی تر بکەن ئەمە بۆ چێ بۆ ئەوەیە دۆخێرم کوردستان زیاتر تێک بچێ یان شپرزەی و شڵژاوی پارتیە ئەمە بۆ چاواشەکردنی ڕای خەڵکە بۆ شاردنەوەی ئەو بەرپرسیارێتە گەورەیە کە لە ئەستۆیانە و جێبەجێی ناکەن بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە مکوڕین لەسەرەوەی کە ئێمە ئەو سەنگەری داکۆچیکردن لە مافی خەڵکی کوردستان بۆ هیچ هێزێک چۆڵ ناکەین و ڕێڕەوی حکومڕانیش لە پایتەختی هەرێمی کوردستان ڕاستەکەینەوە. باش پایتەختی هەرێمی کوردستان ئێوە چەند لێدوانێکتان داوە دەڵێن هەولێر وەردەگرینەوە هەولێر حکوومەتی زەردی تێدا نامێنێت بۆ هەمووان بێ ئەو هەولێرە چۆن وەردەگرنەوە؟ هەولێر قۆرخ کراوە لەلایەن هێزێکی سیاسی کە پارتیە بەڵام خەڵک دەنگی پێداون بەڵام ئەگەر بێی لەناو خودی هەولێر سەیری دەرەنجامەکانی هەڵبژاردن بکەی پارتی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکانی تر کەمینەیە بەڵام دەسەڵاتێکی خۆسەپێن بەو زۆرینە موزەیەفەی کە ئێمە باسمان کردو لە بەرنامەکانی تریش باسمان کردووە
بە کورسی پێکاتەکان بە شێوازی تر حکوومەتێکی دروست کردوە تەنانەت حکوومەتی خۆجێیی هەولێر بە 5 کورسی پێکاتەکان زۆری نەپێکاتوە ئەگەنا هێزەکانی دەرەوەی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر 13 کورسین پارتی 12ە بەڵام بە 5 کورسی تورکمان و مەسیحیەکان حکوومەتی خۆجێیی بە تاکلایەنە پێکێناوە بۆیە ئەڵێن هەولێر لە دەستێکی ئەمین نییە بێ هەولێر بگەڕێتەوە دەستێکی ئەمین ئەو دەستە ئەمینە بە یەکسانی و بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکە بەڵام ئەوان دەڵێن خزمەتێکی گەورەی هەولێرمان کردو و هەولێر ئێستا لە ململانی وڵا ئەو شارەکانی خەلیجە هەر شەقامێکی هەولێر و کوردستان قێرتاو بکرێ مدڵمان پێخۆشە بێ هەر عەرەکەیەکی ئاوەدانکردنەوە لە هەر کونوکە لەبەرێکی ئەم وڵاتە بێ دڵمان پێخۆشە بێ بەڵام هاوڵاتی لە تینوانە خنچێ بێستاشەوە تۆ سەیری گەڕەکە هەژار نشینەکانی هەولێر بکە هەولێر لە بێئاوی ئەخنچێت بۆ با بەستەنها سەیری باڵەخانەی بەرز نەکەین ئەمە بابەتێکی ئیسیسماریە و کە ڕەنگە لە ژێر بابەتی ئیسیسماری گوند و سیتیەکاندا ملیاران دۆلار دزرا بێ لەم وڵاتەدا زەویە هەرە گران بە هاونایەبەکانی ئەم هەولێرە دەستی بە شەرداگیراوە بۆ مەساڵحی حیزبی و شخصی بەکارهاتووە کە ئەگەر ڕوبعی قیمەتی ئەو زەویانە لە پرۆژەی ئاوی ئینفراستراکچوار درابە ئێستا هەولێر کێشەی بێ ئاوی نەبوو ئەگەر سەرکێشی نەبێ ئەگەر عینادی نەبێ ئەگەر ڕێگری سیاسی نەبێ بەشێکی سەدی بێخمە تەواو کرابە ئێستا دەشتی هەولێر هەمووی بەراوە بوو هەولێریش کێشەی بێ ئاوی نابوو بۆچی ڕێگرن لە کاڵ و خزمەتگوزاری شەگەیشتە بۆچی ڕێگرن لە سەدی بێخمە لە ساڵی 2000 لە دوای ڕوخانی ڕژێمی ڕابردووەوە چەند جارێک وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق هەوڵی بنیادنانی سەدی بێخمەی داوە کە بەشێکی تەواو بووە کە سەدا 30 پرۆژەکە تەواو بووە لە ساڵانی پێشووتر پێشی ڕوخانی ڕژێمی ڕابردوو بەڵام هێزێکی سیاسی کە پارتیە بە ئاشکرا قبول ناکا کە ئەم سەدە بکرێ و ڕێگریەکە لە دروستکردنی سەدی بێخمەکە سوودەکەی چێ لەو ڕێگریکردنە سوودەکەی من ناز هیچ سوودی نیەجگە لە زیانگەیاندن بارەیمی کوردستان ئەگە سەدی بێخمە کرابایە لە ڕووی سامانی ماسی لە ڕووی پرۆژەی وزەی کارەبا لە ڕووی پرۆژەی ئاودێری لە ڕووی بەراوکردنی دەشتی هەولێر و دەشتەکانی تر و بوژانەوەی کەرتی کشت و کاڵ دنیای خزمەتمانە کرد بەڵام لەبەر ئەوەی بەشێکی لە گوندەکانی بلە و بارزانە کەونە ژێر ئاوی سەدی بێخما لەبەرەوە ڕوونە کە بە فەرمانی سەرۆکی پارتی ڕێگری لە بنیادنانی سەدی بێخماکرێت کە ئەوەش تاوانە بەرامبەر بە دەتوانرا هەولێر و دەوروبەریشی مەسەلەن ئاوا بێ ئاو نەبێت یەک تاکە پرۆژەی سەد لە سەرزەی گەورە نەکراوە فەرمو سەیریکە بەشی زۆری سەرچاوی هەڵقوڵانی ئاوی سەدزەی گەورە لە ناوخاچی هەرێمی کوردستانە کە ڕەنگە باشترین شوێن بێ بۆەوەی کە بتوانانی بربەست و سەدی ئاوی لەسەر دروستکەی بۆ خزمەتکردن و ئاودانکردنەوەی کوردستان بەڵام نایکەن سەبەبەکە مەساڵحی حیزبی و مەساڵحی بنەماڵی ئەم مەساڵحە تاکەی ئەڕوا تاکەی ئەو دۆخە خەڵک بە پینە و پەڕۆ دوای 5 ساڵ 8 ساڵ مامۆستاویانە بێش بە مەکرەمە بڵێ وەرە کردمی بەگرێ بەست ئێمە زۆر دانمان بە خۆداگرت لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە ساڵانی ڕابردوودا زۆر دانمان بە خۆداگرتووە بەڵام لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان چیتر ئەم دۆخە قبول ناکە چیتر بەم شێوازە قبول ناکە حکومڕانی لە هەرێمی کوردستان بکرێت ناکرێت مەساڵحی حیزبی بخرێتە سەروی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ناکرێت چیتر عینادی و سەرکێشی بە قوتی خەڵکی کوردستان بکرێت ناکرێت چیتر کۆی مؤسسە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان بۆ هێزێکی سیاسی دیاریکرا و بەکاربێت ناکرێت چیتر دەستدرێژی لەشکرکێشی بۆ سەرخاشی هەرێمی کوردستان بکرێت کە بە دیاریکراوی لەشکری تورکیا چەندین ساڵە دەستکێشی ئەکرێ بۆ سەر بۆ داگیرکردنی خاچی هەرێمی کوردستان کەچی تۆبەی نیشتیمان فرۆشی وڵات پارێزی بە هێزەکانی تر بفرۆشی و خەڵکی تر بە خائین و بە خیانەتکار بزانێت بۆ بێدەنجی لێکرێ لەو لەشکرکێشە کاک لوقمان باسی لەشکرکێشیت کرد مەسەلەن ئێمە بێدەنجیمان نەکردووە ڕاستیەکەی ئەوەیە ئەمە زیانێکی یەجگار گەورەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان گەێنێت بە تایبەت بادینانی خۆشەویست بە تایبەت ئێستا ئاسمانی هەرێمی کوردستان لە بەردەم فڕۆکە زەنجەکانی تورکیا واڵایە کە ڕۆژانە هاوڵاتی سڤیل وای لاتە ڕۆژنامە نووسانە کاتە ئامانس
کە ئەمە ئەبێ سەرەتایەکی خەتەرناکە ئەبێ ئەوەی معلوماتە بێ لە سنووری برادۆست و سۆرانی هاتووە. بەڵێ بێگومان زەمانێکە چەندین بارەگا و پایەگای جەندەرمەکانی تورکیا لە ناو خاچی هەرێمی کوردستان هەیە کە ئەمە ئەبێ بەپێی سیادەی خاچی هەرێمی کوردستان و عێراق ئەمە ڕێگری لەوە بکرێت. ئێمە ناین قسە لەسەرەوە بکەین، بەڵام دێ قسە لەسەر مەفرەزەیەکی حەشتی شعبی ئەکا کە ئەمەش نابێ مەقبوڵ ناکەین حەشتی شعبی بێت دەست درێژ بکاتە سەر خاچی هەرێمی کوردستان، هەروەک قبوڵمان نەکرد. بەڵام کوردەواری گوتنی تۆ گا لە چاوی خۆت دانابینی، بەڵام ئەتەوێت زل لە چاوی هێزەکانی تر دابنێ، بەمە خۆڵەکرێت یانێ خۆڵ بکەنە چاوی خەڵک. بەڵام ئەمڕۆ خەڵکی کوردستان زۆر لەمە مشیارترە کە بەم زۆرە سەواشەکاریان لە چەند ڕۆژی ڕابردوو خۆت باسیەوەت کرد، مەسەلەن 2 ڕۆژنامەنووس شەهید کران و یەکێکیش بریندار بوو کە کەس بوون و دانیشتوی هەرێمی کوردستان و ئافرەتن و ژن و هەرزوو دژە تیرۆری پارتی گوتی ئەمانە چەکداری پارتی کرێکارانی کوردستان، هەم تۆمەت بوو دیسان، هەم شکایەت بوو لەو دەڤەرە وەرە فڕۆکە بردومانی زیاتر بکە. ئەوە ڕێگەوەی ینی ئەمە چی دەگەێنێ؟ ئێمە نامانەوێت لە هەرێمی کوردستان کە حکوومەتێکمان بنیادناوە لەسەر خەبات و خوێن بنیادنراوە، نامانەوێت ببینە خەتەر لەسەر هیچ وڵاتێکی هاوسێ، هەروەک نامانەوێت هیچ وڵاتێکی هاوسێر دەست بکاتە سەر خاچی هەرێمی کوردستان کە هێزێکی سیاسیش حکوومەتی خۆت ڕەوایەتی بداتە شەهیدکردنی هاوڵاتیان، ئەمە بێ پرسیارێکە و هاوڵاتیانی خۆشەویست لە هەرێمی کوردستان وەڵامی بدەنەوە. باش پرسێکی دیکە هەیە، مەسەلەی موچەکەمێکت باس کرد، بەڵام موچە ینی هەمیشە سەردێری هەواڵە، هەمیشە هەواڵە بە پەلەکانی ئێستا گەرمترینیان موچەیە، لیستی موچێ نەک موچەیە، ینی ئەو هەموو تەلاعوبەی شێتی بۆ قبوڵیەکە. ئێوە لەکوێ ئەوە ڕاست بکاتەوە؟ لەکوێ خەڵک مافی سەرەتایی خۆی وەربگرێ بە گەرما بە سەرما بە نەخۆشی بەوە بە دەوامەکە ئیش خۆی ڕاییەکە پێشمەرگەی ئەچێتە بەرەکانی جەنگ پۆلیسە ئاساییشە دژە تیرۆرە هەموو ئەو هێزانە نەفەرمانبەری مەدەنیە مامۆستا معاش نایەت. ئێستا بڕۆ خەڵک کاک لوقمان ینی خۆتە زاری باشتر لە من باشتر لە زاری. ئێستا تۆ کەسێک معاشەکەی 600-700,000 گریمان ملیۆنێکە، ئێستا بە 6 ڕۆژ دەبێ و ملیۆنە بکرێ خانە و کرێ مۆلیدە و کرێ جادە و کرێ کارەبە و کرێ چی ببێ چی پێما بێ دەبێت لە چ دۆخێک بێ. ئێمە موچە بە ئەولەویەت دەزانین، تەکیدمان کردوتەوە لە سەرەتای سەرهەڵدانی قەیرانی دارایی، تەکیدمان کردەوە کە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە، ئەبێ ئێمە لە بەغدا چێشەکانمان چارەسەرکەین. ئێمە لە بیدایەتەوە لەگەڵ ئەوە بووینە کۆی ئیلتیزاماتەکانی سەر هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت، داهاتی ناوخۆ بەو پەڕی شەفافی پێشچێش بکەین. ئەو بڕەپارەی کە ئێمە لە بودجێ چوارچەوەی بودجێ عێراق وەرەگرین، ئەگەر ئیلتیزامەدارەیەکانی ئێرە جێبەجێ بکەین، بەشی موچە و بەشی ئاوەدانکردنەوە و بەشی خزمەتگوزاری و بەشی هەموو شتێکەکە زۆر زیاتر لەو داهاتەی کە دەستمانەکەوێت. بۆی ئێمە لەگەڵ عینادی نەبووینە. من دیسان تەکی دەکەمەوە لەوەی حکومڕاتنی بە عینادی ناکرێت، عینادی کرایە لەو کابینەیە لەگەڵ بەغدا، سەرکێشی بە قوتی خەڵک کراوە. ئێمە بۆیە نیگەرانین بۆی جەختیشمان کردوتەوە لەسەر ئەوە، بەڵام وەک باسەکەم زۆرینەی ئەنجومەنی وەزیران خۆتەزانی لە هێزێکی سیاسی دیاری کراوە، بەداخەوە هێزەکانی تریش بەشێکیان بێمەوقیف بووینە لە بەرامبەر ئەو دۆخەی کە بەسەر هەرێمی کوردستاندان. 6 مانگ تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد کە مەفروض بوو هاوبەشەکانی تریشمان هاتبانە دەر. لەسەر چی بوو؟ خۆ لەسەر داوا و مافی یەکێتی نەبوو، لەسەر کێشەی خزمەتگوزاری و موچە و قوتی خەڵک بوو. هەر ئەو کات جیاوازی لە هەرێمی کوردستان نەکرا، گەمارۆ ئابووری خرا سەر پارێزگاکان، تۆی دووبەرەچی و ناکۆچی و ململانەی لە نێوان تۆی دووبەرەچی کۆمەڵایەتیش دروست کرا لە نێوان شار و شارۆچکەکان کە هەر شارێک داهاتی هەبوو خزمەتگوزاری بکە و موچە پێشکەش بکە، داهاتی نەبوو موچە پێشکەش بکە. لەو کاتیەوە ئێمە موقیفمان وەرگرتێ. ئەم قسانەی ئێمە ئێستا ئەیکەین ئەو موقیفە پەیوەندی بە بابەتی نزیکبوونەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە نییە. ئێمە 2 ساڵ بەر لە ئێستاش هاوارمان کردووە کە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە ناکرێت. هاوارمان کردووە ناکرێت کۆی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لە خودی سەرۆکی حکوومەت کۆ بکرێتەوە. هاوارمان کردێ ناکرێت سەرۆکی حکوومەت بۆ قردێ لە بڕین ئامادە بێت لەو شار بۆ ئەو شار لەو سەری پارێزگاکانی تر سەردان بکە، بەڵام ئامادە نەبێت تاکە دینارێک بۆ پرۆژێکی خزمەتگوزاری بۆ شار و شارۆچکەیەکی تر بنێرێ. هاوارمان کردووە لەسەرەوە، ڕازی نەبووینە بەم سیاسەتە. بۆیە داوای بێدەنگ نەبوو لەو کاتی بە هیچ شێوەیەک. ئێمە 2 ساڵ بەر لە ئێستاش هاوارمان کردووە کە ڕازی نەبووینە بۆم دۆخە. 2 ساڵ بەر لە ئێستا ئێمە داوای دامەزراندنی بە
مامۆستای وانە بێژ فەرمانبەری گرێبەست خۆبەخشی کەرتی تەندروستیمان کردووە. خۆ ئەمە ئەمڕۆ نییە پەیوەندیشی بە بابەتی هەڵبژاردنەوە نییە. هەرچەندە ئێمە بۆ بابەتی هەڵبژاردنیش بێمە عیبەی تێدا نیە، ئێمە بەرنامەکەمان ڕوونە، ئێمە ڕازی نینە بەم حکومڕانیە. پێمان وایە ئەم حکومڕانیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. ئەم شێوازە تەسەڕوفکردنە وڵات بەسەرماندا ئەڕوخێنێت. ئەڕوخێ فریای خۆمان نەکەوین ئەڕوخێ دڵ دیسان تەکی دەکەمەوە. ئەبێ فریای میلەت بکەوین. باشترین میلەتمان هەیە. بەرگەی هەموو ناخۆشیەکە گرێ. بەرگەی بێئاویە گرێ، بەرگەی شەڕی داعشە گرێ، بەرگەی ئەنفالی گرت، بەرگەی چیمیایی گرت، بەڵام بەرگەی برسێتی ناگرێ. ناکرێت چیتر لە پێناوی بەرژەوەندی حیزبی و عینادی سیاسی ئێمە میلەتەکەی خۆمان برسی بکەین. لە پێناو چی؟ ئەم میلەتە چی ماوە بۆ ئەم وڵاتە نەکات؟ ئەم شێوازە حکومڕانیە کە ئێستا ئەکرێت مەگەر شێوازە حکومڕانیەک بێ شایستەی گوندێک بێ، ئەگەنا شایستەی میلەتێکی 6 ملیۆن کەسی کە پڕە لە قوربانیدان نییە. باشە کاک لوقمان گەر خەڵک بتمانەی پێدان، خەڵک دەنجی پێدان، ناچن لە دەستی پارتی بکەنەوە بیکەنەوە بە سەرۆکی هەرێم و بە سەرۆکی حکومەت و بە وەزارەتی ناوخۆ و دارایی و پێشمەر کورە هەرچی هەیە لە دەستیان کەنەوە بڵێن لەبەر یەک ڕیزی و خاچی کوردستان. ئێمە بەڵێنێکە بە خەڵکی کوردستان و بەخوای خۆمان داوە کە بۆ حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتێک بنیادنین، حکوومەتی یەکێتی بیان هاوڵاتی، حکوومەتێکی مەدەنی نیشتیمانی بێت بەبێ جیاوازی سەیری، بەبێ جیاوازی ئینتیمای سیاسی خزمەتگوزاری هەموو خەڵکی کوردستان بکات. هەرگیز و هەرگیز لەگەڵ ئەوە نین ئێمە حکوومەتی تەسکیی حیزبی بێت. حکوومەتێک بێت حکوومەتی خزمەتگوزاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. لەسەر ئەم بنەمای ئەمە بەڵێنێکە بەخوای خۆمان و بە میلەتەکەمانە دەین و خاوەنی ئەم بەڵێنەین کە ئەبێ لە داهاتوودا ئەم بەڵێنە بەرامبەر بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەین. ئەتوانن لە خۆتان ڕابینن؟ بێگومان ئەگەر بگەڕینەوە بۆ 2 ساڵ چیتان نیشانی خەڵک داوە کە خەڵک بڵێت جیاواز بۆ لە ڕابرد و بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان ناتان کرد بێ؟ خۆمە ناڵین دوژمنایەتی خەڵکی لێوەی ناوێت دوژمنایەتی پارتی بکەن، شەڕ بکەن، بەڵام ئێوەیە کاکە ئەم بێ سەروبەریانە ڕێک بکرێتەوە. والله من وەکو ڕۆژنامە نووسێک دەڵێم والله عیبە لەسەر لیستی موسا بەپەلە و ئێستا و هەواڵی گەرم بێ. یعنی بڕۆ لیستێکی موسە تەسلیم کە یعنی والله عیبە 6 ڕۆژ موسە دابەش نەکرێ و یعنی فەرمانبەر موسە خۆرنامە بۆ من دەنێت کاکە دەڵێ والله عیبە بیکەن هەمووی بکەن بە بەرنامەی لەسەر موسە. یعنی بەس پێمان بڵێن ڕاستێکە چیە ڕاستێکە؟ کاکزانە ڕەنگە پرسیارێکی جددی بێ لای خەڵک ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکتر دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەر لەسەر شێوازی ڕابردوو شەراکەت و مشارەکەت ئەو پرسیارە زۆرەکرێ بەڵێ دڵنیایی تەکەمەوەلەوەی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی سەرۆکێکە کە بافڵ جەلال تاڵەبانیە، خاوەنی بەڵێنی خۆیەتی، هەر بەڵێنێک بدات ئەیباتە سەر. یەکێتی یەک هێزە، یەک بڕیارە، یەک سەرۆکی بەهێزی خاوەن ئیرادەی هەیە کە ئامادەیە لە پێناوی خەڵکی کوردستان هەموو بەرژەوەندەکانی یەکێتی بکاتە قوربانی بەرژەوەندێک شتەکان. ئەگەر سەیریش بکەین بەڵێنی بە خەڵکی کەرکوودا کە پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە وەریگرتەوە، بەڵێنی بە خەڵکی هەرێمی کوردستاندا کە بێ قانونی هەڵبژاردن قانونێک بێ لەگەڵ ئاستی سیاسی دیموکراسی کۆمەڵایەتی هەلومەرجی ئێستا بگونجێت کردی لە مەحکەمەی فیدراڵی سکاڵامان تۆمار کرد و سەرۆک بڕیاری دا و بەڵێنەکەمان بەدەسە. بۆ ئێستاش بۆ حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان یەکێتی بەڵێنی داوە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکاتەوە، ڕاستکردنەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان، کۆتایی بە حکوومەتی پۆلیسی بێ، کۆتایی بە حکوومەتی تەسکیی حیزبی بێ، کۆتایی بە زوڵم و زۆرداری و بۆ زوڵم و زۆرداری بێ کە بەرامبەر بە خەڵکی کوردستانەکرێ، کۆتایی بەوە بێ کە چالاکوانێکی مەدەنی ڕۆژنامە زووچێک ڕاپێچی زیندان بکرێ و تۆمەتی ئاراستە بکرێ و چەند ساڵێک حکوم بدرێ. ئەبێ کۆتایی بەم کۆناغە بێ سەرەتایەک لە حکوومەتێکی نیشتیمانی مەدەنی لە هەرێمی کوردستان بنیادەنین کە حکوومەتی خزمەتگوزاری خەڵکی کوردستان. پارتی ئەوە قبوڵەکە ینی ئەوەی پێهەز مەکرێ ئەوە تا مەخمور قایمقامی مەخمورە مدیرناحەکانی ترە لە ئیدارەی نینەوە قبوڵی نەکردوتە. قبوڵ نەکردن نییە. ئێمە تاکی دەکەینەوە ئێمە موامەرە بەسەر یەکتریدا ناکەین، ئێمە شەڕ ناکەین، ئێمە لە سندوقی دەنگدان ئیرادەی خەڵک فەرزەکەین.
ئەگە خەڵکی کوردستان بڕیاریدا هیچ هێزێکی سیاسی نییە حکوومەت ڕادەست نەکە و ئەگەر عینادێکی وەها کرا و مماتەڵەیان کرد و لوعبەیەکیان کردوتیان نەتیجەی ئینتیخاباتمان بەدڵنی و قبوڵمانێ دۆخی هەرێمی کوردستان دەچێتە شوێ ئیدارە دەدرێ بەو دۆخە بە 50 ڕۆژ و 55 ڕۆژ معاش. هەلومەرجی کوردستان گۆڕاوە ئەمە هەلومەرجی چەند ساڵێک پێشێستانیە بۆیە هیچ هێزێک ناتوانێت دەرەنجامەکانی هەڵبژاردن قبوڵ نەکات. زەمان چێبەوە ئێمە کاتینە ناو یاریەکی سیاسی کاتینە بەردەم هەڵبژاردن ئێمە دەرەنجامەکەشی قبوڵەکەین و هێزی بەرامبەریشمانە بێ قبوڵکە. هەلومەرج تاکی دەکەم گۆڕاوە. وڵاتانی ئەوروپا و ئەوانەی یۆنامی کە لێرەن و قونسوڵخانەی گەورەکانی وەکو ئەمریکا و چین و رووسیا و بەریتانی ئەوانە ئاگان لەو دۆخەیە ئەوان ئەبن بە پارسەنگێک بۆ هەرێمی کوردستانەوە چاودێری دۆخی سیاسی هەرێمی کوردستانەکەن. بەڵام ئێمە پشت ئەستور بەخوای خۆمان و بە ئیرادەی لەشکان نەهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان هاتوینێتە مەیدان بە پشتیوانی قونسڵ و نێردەی نێودەوڵەتی نا ئەوان چاودێرن بەسەر هەرێمی کوردستانەوە. ئێمە پشتیوان بەخوای گەورە بە ئیرادەی خەڵکی کوردستان دڵنیان کە خەڵکی کوردستان ئومێدێکی گەورەی لەسەر یەکێتی نیشتیمانی هەڵچنەوە و دڵنیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنەی داویەتی بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بۆ کۆتایی هێنان بۆ دۆخەنا لەبارەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گوزارێت بەڵێنێکە بە میلەتی خۆی بەخۆی خۆماندا و دەشی لە مەیدانی کرداریشدا جێبەجێیەکەی. باشە قسەیەکەیە کاک لوقمان پێشتریش زۆر قسەیان دەکرد مەسەلەن ئێوە ئەو ئیتمینانە و ئەو داواکاریەتان لە خەڵکێەوە پشتە سوورن بەوەی کە خەڵک دەنگتان پێ بدا بەڵام هیچ نیەتێکی تەزویر هەیە یان تەزویرەکرێت لەو پرۆسەی دەنگدانە. ئەزین ئەم هەڵبژاردنە ئێمە پێشووتریش لەسەر قانونی هەڵبژاردن تێبینی زۆرمان هەبوو. ئەو جارە هەرێمی کوردستان کراوەتە 4 بازنە دەنجی دۆ کاریگەری لەسەر هەولێر نابێ هەولێر کاریگەری لەسەر سلێمانی نابێ بە پێچەوانەشەوە و داتای بایۆمەتری ئەنجومەنی داتای هەڵبژاردننی با بڵێن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەکرێتە بنەما بۆ دەنگدان و کۆمیسیۆنێک سەرپەرشتێکا کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقا بۆیە بواری تەزویرکردن لەم هەڵبژاردنە کەمترە و ئێمە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانیەوە هەیە ئێمە ئەمانەوێ دەنجی ڕاستەقینەی خەڵک حکومڕانی بکە بۆ یەشە ئێمە مکۆڕ بووین لەسەر گۆڕینی قانونی هەڵبژاردن لەسەر دابشکردنی کورسی پێکاتەکان بە پێی سنگ و قەبارەی خۆیان بۆی ئەو دۆخەنا لەبارەی کە ئێستا بەسەر کوردستاندا سەپاوە هێزێکی سیاسی بە زۆرینەیەکی مزەیەفی دروستکراو حکومڕانی هەرێمی کوردستانەکە کە ڕاستی و حەقیقی تێدا نیە ئێمانەوە دۆخە کۆتایی بێ پێمان وایە لەم هەڵبژاردنەدا بەشی ئەوە هەڵبژاردن نەزاهەت و پاچی تێدایە کە ڕێک بکرێتەوە کە ڕێکەکرێتەوە دڵنیامنەوەی پارتی بێدەنجێشی پێوە دیارە خەڵک پرسیار لەو بێدەنجی پارتی دەکات ئەبێ خۆیان وەڵامیەوە بدەنەوە خۆیان وەڵام دەنەوە بێبوو ترسێک نییە لەوەی کە ئابە مەسەڵەن خەڵک دەستی لەسەر دڵێتی هەرێمی کوردستان تووشی حاڵەتێکی نەخوازراو بکرێتەوە. وەڵا ڕووداوەکانی ڕابردوو ساڵانی ڕابردوو ئەو حقیقەتەی سەلماندووە کە پارتی هەمیشە مەسلحەت و بەرژەوەندی حیزبەکانی خۆی خاتە سەرووی بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆیە لە هەر ئەگەر و پێشاتێکی چاوەڕوان نەکراو کە ئومێدەوارین هیچ ڕوونەدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەری سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان قسەی جددی خۆیە بێ و وەسەنگەری دیداکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان چۆڵ ناکات. باشە کاک لوقمان ینی ئەگەر دۆخەکە بە هەر مماتەڵێک بە هەر یاریەک بە هەر شێوازێک بە هەر چاوسوورکردنەوەیکی ئیقلیمی بەو شێوەیە بەرگە ئەگرێت دۆخی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان ئەوە دامەزراوەکانەوە حاڵیانە کە بەڕێزت باسی دەکەی بەڵام ئایا بەرگە دەگرێت دۆخی هەرێمی کوردستان بەرگەی نەگرتووە بەرگەی چی ماوە بەرگەی نەگرتووە ئەمە 6 ڕۆژە هاوڵاتی موچەی وەرنەگرتووە کەچی بەرپرسانە بینین قسەی زل و قسەی قەڵەوەکەن لە کەناڵەکانی ڕابردنیانەوێ خەڵکی تر ئیتیهام بکەن بەوەی بەرگەی نەگرتووە ئەمە بەرگەگرتنە لەمە خراپتر چییە بۆیە منەڵێم ئەگەر فریای خۆمان نەکەوین ئەم وڵاتە بەسەرماندا ئەڕوخی دەڕوخێ کە نەڕوخاوە لە باشی دەسەڵاتداران نییە لە باشی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەبێت دەستی هاوڵاتیانمان ماچکەین دەستی ماندووبوونی دایکان و باوکانمان و گەنجەکانی وڵاتەکەمان ماچکەین کە بەرگەی ناخۆشی و نەهامەتیەکانی و 6 ڕۆژ بێموچەی ئەگرن ئەمە سەرەتایەکی خەتەرناکە ئەوە ڕاستەڵچینێکی گەورەیە بێ بەهۆش خۆمان بینەوە حکومڕانی بەو شێوەیە ناکرێت
گەنجێک لە بربەتی سێدارەی دژمن خۆی ڕاگرتووە و هاواری کردیە کوردستان یان نەمان چۆتە بربەتی سێدارە بۆ ئازادی، بەڵام بۆ ئازادی نابرسی بکرێ. هاوڵاتیەک بەرگەی کۆی نەهامەتەکانی سەر هەرێمی کوردستانی گرتووە بۆ نییە جیاکاری پێ بکرێ، کۆڵانەکەی ئەو قیر بکرێ بەڵامی ئەو قیر نەکرێ، خزمەت گوزاری بۆ ئەو بکرێ بەڵام بۆ ئەو نەکرێ، دامەزراندن بۆ ئەو هەبێ بەڵام بۆ ئەو نەبێ، ئەم بە خیانەتکار وەسف بکرێ بەڵام ئەو لەسەر بنەمای حیزبی بە نیشتیمان پەروەر وەسف بکرێ. ئەو خەبات و ئێوە ئەو بەڵێنە شەدەن مەسەلەن ئەوە نەبووە. مەرجە ئەو حکوومەتە نیشتیمانی بەڕێزت باسی دەکەی بسبینێ کە دامەزران نێگاتە پێشەوە حاڵەتێگاتە پێشەوە بەس ئێوە تەسکی لە یەکێتیەکان وەرگن ئەوەی مەڵبەند و کۆمیتە تەسکی کرد ئەوە زایمە حکومڕانیشمان هەیە لەو دەڤەرەکە 160 پۆستەکانی دەڤەری سلێمانی دراوەتە هێز و لایەنەکانی سیاسیەکانی تر. نەحیەمان هەیە لە سنووری ڕاپەڕین هێزێکی سیاسی 37 دەنجی هەیە بەڵام مدیر نەحیەمان داوەتێ، لە دو هەڵبژان 37 دەنجی هێناوە بەڵام بەڕێوەبەری نەحیەمان داوەتێ. بڕوامان بە شەراکەت هەیە، بڕوامان بە هاوبەشی هەیە. ئێمە بۆ دروست بووین نەهج و بەرنامە و ڕێبازی مامزێلال ئەوە نییە ئێمە حکوومەتێکی تەسکی حیزبی بنیاد بنین. بۆیە ئەم بەڵێنەی ئێمە ئیدەین تەئکی دەکەمەوە ئەمە بەڵێنێکە خوای گەورە لەسەر سەری خۆمان بەڵێن بە خوای گەورە ئەدەین، بەڵێن بە هاوڵاتیان ئەدەین، بەڵێن بە ڕووباری خوێنی شەهیدان ئەدەین کە ئێمە حکوومەتێکی نیشتیمانی مەدەنی بنیادەنین. هەموو هاوڵاتیانی چیە گەنجێک یە پارتی نەبێ مەسەلەن ونەوە گەنجێکی متەدەین بێ بەڵام مهندسێکی باشە، بەڵام یاساییەکی باشە، بەڵام دکتۆرێکی باشە، ینی بۆ ئەو حکوومەتە بۆ هەمووان نەبێ. ئێمە گلەیمان لەسەر ئەوەیە تۆ بڕۆ ئەگەر ئەندامێکی حیزبێکی ئەگەر پارتی نەبێ لە هەولێر مامەڵەت لە فەرمانگەکان ڕایی ناکرێ. ئێستا وایە خۆ من کە قساکەم هاوڵاتیانی خۆشەویستی هەولێر ڕەنگە گوێیان لە قسەکانی منە و وەشاهیدی ئەوە شەدەن. باش یەکێتی حازرە هەموو شتێک بە حیزبی کراوە. ئێمە ئەبێ کاتی ئەوەیە هیچ ئێوە ئەزانن مساعدەی یەک نەکەین، هەموو شتێک بە حیزبی کراوە. یعنی ئەم وڵاتە موسساتی نیشتیمانی تێدا نەماوە، لە سەرۆکایەتی هەرێم بگرە، لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بگرە، لە سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری بگرە، لە هەموو فەرمانگەکان بگرە، لە ئەنجومەنی ئاسایش بگرە کە ئەمنیەت و ئاسایشی ئەم وڵاتی بەدەستووە کۆی موسساتەکانی حیزبین. کاکە لە سەرهەڵدانی کۆڕۆناوە تەحەدا ئەەکەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بینای ئەنجومەنی وەزیرانی بینی بێ لەو کاتەوە تەحەدا ئەەکەم بینای ئەنجومەنی وەزیرانی بینی بێ لەکوێ خۆ و خوازانێ لەکوێ و مامەڵەی ئەڕوا و لەکوێ وەڕەقە ئیمزاکە و هەفت بەس چوار شەمان دێتە بینای هۆڵی شەی سەعد عەبدوڵڵا لەوێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەکە و ئیتر ئەڕواتەوە نازانم لەکوێ دەوامەکە بینای ئەنجومەنی وەزیران نابینێ چۆن حکومڕانی وەکرد نازانم یانێ بێ لە خۆیان بپرسێ ئێمە نامانەوێ بەو شێوە حکوومەتی مەدەنیمانەوێ ئەوەیە تێبینی و سەرنجەکانی ئێمە ئەوەیە تێبینی و سەرنجەکانی کۆی دەستکەوتەکانیش هەمووی لە خودی سەرۆکی حکوومەت کۆ ئەکرێتەوە وەکو وەڵی خەڵک هەموو سەپانی ویبی ئیش بۆ ئەو بکە و ئەویش فەرمان دەرەکا و خەڵک دەبێ هەموو سەڵاوات لە سەری سەرۆکی حکوومەت لێدا ئێمە نامانەوێت بەو شێوازە مشارەکە بکەین لە حکوومەتێک ئەمە دەرەنجامەکەی بی ئێمە بۆ مشارەکەمان نەکرد لە حکوومەت ئێوە گەیشتونەتەوە قەناعەتێ کەدانمان بەخۆ داگرتووە تا ئێستا پرسیارێکی جددیە ئەی بۆ قبوڵەکەن دانمان بە خۆمان داگرتووە بۆی دۆخ یاریمی کوردستان تێک نەچێت بەڵام ئێستا گەیشتە ئێسقانمان تێک چوو 6 ڕۆژە فەرمانبەر موچەی وەرنەگرتووە پێمان قبوڵ ناکرێمە بۆیش ئێمە پێمان وابوو لە زووترین کاتدا هەڵبژاردن ئەنجام بدرێ بۆ ئەوی کۆتایی بەم حکوومەتە پۆلیسیە بێ حکوومەتێکی مەدەنی شوێنی بگرێتەوە تکرارێکەمەوە لە دوا خولەکەکانی و بەرنمەیە ئێوە هەستان بۆ کردووە کە بێدەنجیتان شەرم بەخۆیتان نەرمە بۆڵەتان کاریگەری لەسەر حزب و جەماوەرەکەشتان کردووە ئیستیغلال کراوە دان بە خۆداگرتنی ئێمە لە پێناوی ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان تێک نەچێ ئیستیغلال کراوە درێژە بەم دۆخە دراوە ئێمە چیتر قبوڵ ناکەین ئەم سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەرۆکەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دۆخە قبوڵ ناکە باش دوا پەیام و دوا سەرنجی کاک لوقمان ئەگەر شتێکم نەپرسی بێ دوا پەیامی من ئەمەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی حکومڕانیەکی باشترن ناکرێ کار بەدەستان لە بەرامبەر 6 ڕۆژ بێموچەیی یاریکردن بە قوتی خەڵک چیتر یاری بە چارەنووسی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێ
کاتی ئەوەیە حکوومەت بەهۆش خۆی دابێتەوە بەرپرسان بەهۆش خۆیان دابێنەوە بۆی ئەم دۆخە ئەم قۆناغە سەختەی هاوڵات ژیانی هاوڵاتیان تێبپەڕینین. دیسان تاکیدی شەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە کە لە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان هەرگیز و هەرگیز سۆڵ ناکات. کوڕە لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتیی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولیاکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.